هەفتێک پێشاتی کوب و ژانەکەت کوب. الآن باشترم دەستان خۆش بی هەمر درێژ بن ئاماتی خوای بن ئەو خەستەخانەیە یەکەم خەستەخانەیە ئەسەلام لەوێ ڕانێژ بکە دختۆرەکە ئەوەی هادێرێ ئەوە کردم خۆ دەزانی گوتی لە نیوەی ڕانێ لۆتو گەڕامەوە وە قوربانتان بم دختۆری زۆر چاکن خەستەخانەی نازدارە خۆ هەر ناگری ئەمن 20 ڕۆژە لێرە عەمەلیات بووم هەر ناوێرە ئەلحەمدولیلا بەلحان باشە لەخوای بەزات بێ عەمەلیاتەکەشت خاوێن دەرچوو هەمر درێژ بن ئامانەتی خوای بن ژانەکەت کوب و ئێستا کوی بەرێ ئەو ژانی پێشترت کوب و ژانی پێشتر چاتی ئێرە خەوت نەبوو ژنەنا وەڵڵا هیچ زۆر بێژ نەخەوم هەبوو یعنی بەتەمام درم تند بوو دەگەبەوە نەخۆشی دەبم ئەرێ بەخوای دەمگۆی لەخوا نەخۆش دەبم ئەوە دەستەکانتان خۆش بخوایە مەولدی پێغەمبەر هەلومان بمینێن ئێستا مەزبوط بیەوە تەواو زەمانێ دڵت خۆش بێ ئەلحەمدولیلا ئەمە درێژ بن ئامانەتی خوای بن خوایە میهرەبانی دڵسۆزی و لێزانی